بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارێ بەرنامەکەمان پرسیارێ واکەین پاش ڕاپەڕین توانرا پارێزگاری لە ئامانجەکان بکرێت یاخود نا؟ ئەم پرسیارە لێوەی بەڕێز دەکەین و ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی پەیام دێتە بەرچاوتان پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنجی خۆتان لەسەرم تەوەرە بخەنە ڕوو. خۆشەویستان و بەڕێزان، معلومی هەموو لایەکە ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان لە ساڵی 1991 ئەنجام درا و کۆمەڵە دەستکەوتی باشی هەبوو، وەک ڕزگارکردن و ئازادکردنی کوردستان و ڕاماڵینی دەستگاکانی باس و بنکە و بارەگاکانی. ئەمانە هەمووی دەستکەوتی باشن، بەڵام دەستکەوتی تر ماوە بەدی بێت، وەک دادپەروەری و یەکسانی و قەرەبووکردنەوەی کە سوکاری قوربانیان و دادگاییکردنی تاوانباران، ئەوانەی کە دەستیان لە خوێنی خەڵک هەبووە. بەداخەوە تا ئێستا دەستکەوتەکان بەلاڕێدا، ئەو دەستکەوتانە بەلاڕێدا براون و دەستکەوتەکان بوون بە شەخسی و حزبی و بەشێکی زۆری خەڵکیش لی بێبەش بوون، وەک نەوت و موچە و پلە و پۆست و نەبوونی کار و کەمی خزمەتگوزاری. کۆمەڵێک لەو بەڕێزانە کۆمنتی جوانیان نووسی و ئەتوانین کۆمنتەکان بخەینە ڕوو بۆ ئێوەی ئەزیز. کاک شەریف ئەحمەد نووسیوەتی ئامانجی ڕاپەڕین زۆر گەورە بوو بۆ پاراستنی سنووری قەوارەی هەرێمی کوردستان، بەڵام بەداخەوە هیچی وەک پێویست نەهاتە دی، بەڵکو و پێچەوانە بوو. محەممەد عەلی ژەڵێ دوای ڕاپەڕین کوردایەتی نەماوە، تاڵانی جێگەی گرتووەتەوە. فاخر برادوەستی نووسیوێتی نەک ئامانجەکان ئەو هەستانەتەوایەتیەی کە هەبوو لە سای ئەم جووت حیزبە لاواز کرا. شکر ئەحمەدیش نووسیوێتی سڵاو لە ڕۆژی ڕاپەڕین، ئەو ڕاپەڕینەی کەستەم و زۆرداری ڕاماڵی. شان و عەبدوڵڵا ئەڵێ قازانجەکەی بۆ بەرپرسەکانی هەرێم بوو، لە هەرێمێک دەژین زۆر شتەیدا ناتەواوە، سەرەڕای ئەوەی حکوومەتێکی کوردی هەیە. ڕێبوار حەسی بەڵێ ئامانجەکانمان بەدی هاتووە تا پارێزگاری لێ بکەین. کاروان عەلی ئەڵێ بەداخەوە کۆمەڵێک هاوڵاتی بوونە قوربانی و کەمینەیەک لی سوودمەند بوون. ئاوات شەریف ئەڵێ ئەگەر خەڵک ئەیزانی ئەنجامی ڕاپەڕین بەم شێوەیە دەبێت هەرگیز نەیانەکرد. مونیر ئاکرێمیش نووسیوێتی بەداخەوە ڕاپەڕین خەڵک ئەنجامیدا و بەرپرسەکان دەستکەوتەکەیان خوارد. شنۆ ئیبراهیم نووسیوێتی ڕاستە ڕاپەڕین کۆمەڵی ئامانجی دیاریکراوی هەبوو، بەڵام دوای ڕاپەڕین نەهاتە دی یان پێچەوانە. سامان هەرکیش نووسیوێتی ئامانجەکانی ڕاپەڕین لە بەرژەوەندی میلەتدا نەبوو، تەنها قوربانیدان و زەحمەتیەکەی بۆ میلەت بوو. کازم شارباژێڕیش نووسیوێتی ئەو کاتەی ڕاپەڕین ئەنجامدرا هەستی نەتەوایەتی بەهێز بوو، بەڵام ئێستا ئەم بەرپرسانە وایان کردووە بەگشتی هەستی نەتەوایەتی لای تاکی کورد لاواز بووە. بەڵێ خۆشەویستان، ئەتوانن لە ڕێگەی سۆشیال میدیایی کەناڵی ئاسمانی پەیام و تۆڕی میدیایی کۆمەڵ هەروەها لە فەیسبووکەوە بینەری ئەم بەرنامەیە بن. خۆشحاڵە بین ئەگەر لەوێەوە بینەرمان بن و بەشدار بن بە نووسینی کۆمنت و خستنە ڕووی ڕاوسەرنجستان. چمە دهۆک و کاک مەحموود لەوێ وەرەگرم. سيدة محمود كان باشي إن شاء الله. چۆنی سەیدا مەحموود گیانەکەم؟ باشی، سپاسە دەکەم. الحمد لله سيدة من گیانی من سيدة خزمەتم. خودي نسبة تشتي الرابطارين بهدواي الرابطارين جهد أخي كاس تشدس كفتين لنا هطيا ديار ظهور. هذا مثلا كالك بونت دغر بابينان أي هطيا جبتون جندلي ودزي وزورداري أما تشدس كفتينية للأسف الشديد. بله. چونكو دەستکەوتی بەبەست بوو دەپاتە دەسەڵاتدار، ئەما بۆ ملەتی پێڕابووی، نە پارتی پێڕابووە، نە ئیکەتی پێڕابوو و ئەوەی ئەف چالەوانێت یەک دەڤەرە بادینە هاتنیان گرتن جهێ داخیەژی کەسژی پرسیاژی ناکرد. مای نەسا هاتیە کوشتن وێجا ئەس بژم چ دەستکەوتنە هاتیە و ئەوە حتى هەستا نەتەوەتیە مەفی ملەتی ئەوایە کوشتی. يعني مثلا حتى إيش خلتي حلب نبي فقيدي دبي أخني بيجي بيجن مثلا قربنا صدام حسين يعزى
أخو جميلي لا مقصدة بس هندي أباس بخنا في ملات يطن كريش لما في أخصني الدجن وقالك ما نسيب يا محمود. بەڵێ سپاس کاک مححمود بۆ پەیوەندەکەت دەست خۆش ئەچمە لای کاک عەبدولجەبار لە شاری هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته كاك عبدولجەبار. دەست خۆشی تەبەرەکە لێ دەکەم ڕاست تەبەرەشی جوان تا دژابرۆ لە شوێنی خۆیەتی. سپاسە دەکەم زۆر بەڕێزی لە خزمەتم. بەڵێ بنسبەت توانرا پارێزگاری لە ئامانجەکانی ڕاپەڕین بکرێ من بە بەحاڵی خۆم درێم نەخێت. بەڵێ. ئەوەی کە خەڵک خەڵکی کوردستان هەوڵیان بۆ دا و شەیدیان بۆ دا و قوربانیان بۆ دا و کیمیاباران کراو ئەنفاق کراو هەموو شتێک دەربارەیان کرا بەڕاستی هەمان دەسەڵات هەماستی دووبارە کردەوە. بەڵێ. هۆکارەکەی بۆ چییە گەڕێنیتەوە کاک عەبدولجەبار؟ بەڵێ. هۆکاری ئەوەی کە بەلاڕێدا براوە ئەم ڕاپەڕینە یعنی ئامانجەکانی ڕاپەڕین وەکو خۆی نەهاتوونەتە دی هۆکارەکەی بۆ چییە گەڕێنیتەوە جەنابەت؟ هۆکارەکەی بۆ ئەوەی دەگەڕێنەوە کە سەرکردەکان ڕاست نەبوون لەگەر ملت بەڕاستی ڕاست نەبوون لەگەر ملت ئەو خەڵکی هەزار و کەم دەرامەت و فەقیر خوێنی ڕێز بەڕاستی زۆر بە جدیکارەکەی وەرگرتە بوو کە دیەکەتەکان وێران کران کاول کران بەسەر دەریاندا کیمیاباران کران کۆمەڵە خەڵکە گەیشتنێک کە ببنە بەرپرسی ئەو وڵاتە و کە دەستیان لە پارە و داهاتی ئەو ملەتە گیر بوو بەڕاستی ئاگایان لە ملت نما. بەڵێ دەست و چاوت خۆش بێ کاک عەبدولجەبار ئەچمە ڕانی خۆشەویست و کاک میر لەوێ وەرەگرم. بەڵێ کاکە میر. هەموو کاتت باش. وڵی سەبارەت بە ئامانجەکانی ڕاپەڕین بەڕاستی ڕاپەڕین کۆمەڵی ئامانجی سکۆداری هەبوو بەڵام نەتوانە پارێزگاری لێ بکرێت بەڕاستی نەتوانە هەموو بەجی بکرێت هەندێکی هاتووە بۆ باوڵێن زۆری خەڵک بەجی نەهاتووە کۆمەڵی کەس ئامانجەکانی ڕاپەڕینیان وەردەستێنا بەڵام زۆرینەی خەڵک لێ بێبەست بوو. بەڵێ بەڵێ. ئەگەر ئامانجەکان پارێزگاری لێ بکرێت ئێستا بۆ چەند کەسێک بڵێ بەڵام بۆ ئەوانی تر نا. بەڵێ دەست و چاوت خۆش بێ کاکە میر زۆر سپاس. ئەچمە لای بەڵام خۆزگە بکرایە ئەو ئامانجانەی ڕاپەڕین وەک چۆن بۆ کۆمەڵێک کەس با بڵێن هاتە دیکە ئێستاش پارێزگاری لێکراوە بۆ خۆیان و منداڵەکان پارێزگاری بکراوە خۆزگە بتوانایە بۆ هەموو خەڵکێک هەموو تاکێک بۆ هەموو تاکێکی ئەو میلەتە وایە. بەڵێ بەڕاستی ئەوە جاوی فەقیر و منداڵی فەقیر و منداڵی کەم دەرامەت و خەڵکی با بڵێن بە کوردیەکەی خۆمان ڕەسوڕوود لەم ڕاپەڕینە بەشداری کردی لێکدا ڕۆی ئەوەندە خەڵکی سەروای ڕاپەڕینە بەشداریان نەکرد ئەمە پێچانەوە ئێستاوانەی نەیان کردووە دەیخۆینەوانەی بە هەدەڕێیتووە سەرەتا لەخوای گەورە پاسمان لە کاربەدەستەکانمان لەسەر مێژێک گرایەتی هاوبەتی تۆ ببنەوە بەڵکی تر هەموو لایەک لەژێر دروستم و بە ئامانجەکانی ئەم ڕاپەڕینە بەحەسێنەوە بەڕاستی ئەم ڕاپەڕینە زۆری قوربانی تاگەیشتی لە ئەو ئاسەیەتا بۆیە ئینشاءالله هەموو لایەک لەژێر سێبەری بەحەسێتەوە نەک چەند گروپێکی کەم و گروپێکی چەند پێ. بەڵێ زۆر سپاس کاکە میر بۆ پەیوەندەکە دەچمە لای کاگارام سوورچی لە هەریرەوە. السلام عليكم براي بريزم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أو كاتب باش سركوتو بي بوم تور جوانا. همو كاتب باش سپاس دەکەم. من دەڵێم بە هیچ شێوەیەک نەیان توانی پارێزگاری لە ئامانجەکان بکرێت. بەڵێ. هۆکارت هەیە یان نییە؟ بەڵێ هۆکار هەیە. ئەوانەی دەستیان بە خوێنی پێشمەرگە و زیندانی سیاسی هیچ تاسیران نەکرد و ئێستا ئەوان باڵا دەستن و کار بەدەستن ئەوانەی شەهیدیاندا و ئەوانەی زەحمەتی من بۆ خۆم یەکم لە زیندانی سیاسەکانی سەردەمی ڕژێمی بەعد. بەڵێ. یەکەم هەنگاو بە ناوی چاکسازی من دەڵێم هیچ چاکسازی نییە ئەوە خیانەت سازیە خیانەتیان لە زیندانی سیاسی کرد یەکەم هەنگاو لە زیاتی ئەوانەی خیانەتیان لە ملت کرد معاشی زیندانی سیاسیان بڕی لە زیاتی ئەوەی پاداش بدرێنەوە یەکەم بەناو ئەوەی پرۆسەی بەناو چاکسازی
تاوانێکی زۆر قێزەوەنیان ئەنجامدا زۆر لە بەعس خراپان کرد بە زیندانی سیاسی. جوانە دەست و چاوت خۆش بێ کاگ ئارام، زۆر سپاس بۆ تێبینیەکانت. لێرەیە کۆمەڵک لەو بەڕێزانی بەشداریان کردو بە نووسینی کۆمنت لە لایڤی ڕاستەوخۆ یاخود پەخشی ڕاستەوخۆی ئەم بەرنامەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. کاک باخەوان دەستخۆشیەکە سپاسێکەین. پرشە عومەر نووسیوەتی شێر کردی ڕێوی خواردی. بەڵێ لێزان بەکرد نووسێتی بەجددی ڕووی دەوێت یادی ڕاپەڕیم بکەینەوە. زانە محەممەد نووسێتی پارێزگاری چی دەستکەوتی چی لە دوای ڕاپەڕین هەڕاج کراین کوژراین بێهەست کراین وڵات تاڵان کرا میلەت کرایە کۆیلەیەکی ئایارە 24. بنارە گوڵ دەستخۆشیەکە سوپاسیەکەین. هاوڕێ مەجید نووسێتی یادی ڕاپەڕین بەس بۆ هەندێک کەسە کە بە خێروبێرەکەی خۆیان و نەوەکانیان پێگەیاند زۆر بەداخەوە ئێستا بەس ماستاچی و چەلاوخۆرەکان کۆنەجاشەکان پێی دڵگەشن. دەچمە لای عایشەخان لە سلێمانیەوە. عایشەخان فەرموو. ئەلو کاکەگیان باشی؟ باشی دادا عایشە زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز و بە قوربانم دەستخۆشی و لێەکەم و پیرۆزدایی کۆنگرێژ لە من بە ناوی کۆمەڵۆڵم کۆمەڵی ئیسلامیەکەم و هیوادارم سەرکەوتوو بن. سپاس بۆ جەنابیشت ئێوە سەرکەوتوو بن ئینشاءالله. پشتە خوای گەورە هەموو لایە سەرکەوتوو بێ بەڵام خیانەتکاران خوای گەورە لە ناویان بەرێ. ئامین یا ڕەبی. ئەوە بۆ ڕاپەڕین چی بۆ کورت کرد؟ بەڵێ وەڵاهی ڕاپەڕین زۆر باش بۆ ڕاپەڕین هەموو شتێکی بۆ کورت کرد نابێ خراپ بین و ئەم خۆشی خۆمانە لە یادکەین بەڵام ئەوە تێی بنەماڵی بەرزانی دەسەڵات کەوتە دەستیان و ئەم لە یەکێتی پارچە پارچە کرا و گۆڕان یەکێتی دوولەت کرد و دەسەڵاتی خستە دەستی پارتی ئیتر پارتی بۆ خۆی بە ئارەزی خۆی شەقەوە شوێنێ خەڵک سدنەکە خەڵک پڕۆ ئەکا ئارەزی خۆیەتی ئەگەر خەڵک جارێکی تر بیرکاتەوە واز بێنێ لەم هەموو حیزبە کە ئاوا پەرتەوازە بوون قسەیەکی پێشونان هەیەڵێ ماڵی فرێ گورگەی خوا بەڵام ئەم منتیقەی شەحمی پارچە پارچە بووە و جەماعەتی بارزانیش بوون بە گورگ و ئەمانیانە خواردووە ئەنی خەڵکەگە کۆگەت تەنها پارتی بەخوا نەحساب بۆ ئەمریکاکە نەحساب بۆ ئێرانەکە نەحساب بەڵێ لە کاتی تەنگانە یەکسەر ئەو یەکسەر پەنا بۆ خیانەتکارانە بە بەڵام نەفسا بۆ عێراقە کاتەنها پارتی قسادی کردوێ بۆ یەکێتی کردووە هەتا یەکێتی لاواز بێ پارتی معلوم گەشەیەەکە بەس یەکێتی ئاوەتانی خەریکە یەکێتی گەشەیەەکە نازانێت چۆن لە عەزێتی ئەم لاهۆری شێخزەنگیە ئەم پیاوە هاروشێت بووە ڕۆژ نییە فەت ڕەنگە هەموو ڕۆژێ ئەم جەنابی پارتی مەسعود و مەسرورە دوو دەفتەر بند هەر ڕۆژە بە ڕۆژنامە نووسێک تاوەکو دوو قسە لەسەر لاهۆر بڵاوکەنەوە یەک ماشینتیان نییە پارتی ناوی لاهۆری شێخزەنگیتیانە دێ جا داوا لە خەڵگەکەم ئەگەر یەکێتی ئەوە نەبێ من یەکێتی بم و یەکێتیم خۆش بووە بەڵام هەموو کە زانێ هەتا دەسەڵات لە دەستی یەکێتی یا بوو ژیان خۆش بوو ژیان ئاسوودە بوو ژیان هەموو کەسێ پارەی وەرەگرت بەڵام گۆڕان هاتو یەکێتی لەت کرد و بوو بەدا شەقێکی دەستی پارتی و پارتیش ئاوا بوو بە کەڵەدا خۆی گەورە لە ناوی بەرێ خۆی بخاتری بەرەو مانگی پیرۆزی ڕەمەزان ڕوون بخاتری مانگی پیرۆزی ڕەمەزان بیا لە ناودەمی و لە کۆڵی ئەم میلەتی بکاتەوە ئامین یا رب العالمین دەستی تۆش خۆش بێ دەستی وەش خۆش بێ سپاس بۆ دادا عایشە خوا لەگەڵ بێ خوا ئەچمە لای کاک ڕێباز لە دەربەنی خان دواتر پەیوەندەکان تۆزێک ڕاگرن تا ئەو کۆمنتان ناخوێنەوە. ڕێبوار محمد براکەم سلام علیکم. کاک ڕێبوار عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵاهی و بەڕەکاتوو. کاک ڕێبوار لە خزمەتتان. بەڕێزم ئامانجەکانمان بەڵێ بەڕێزم خەڵک بۆ ئەوە ڕاپەڕینی کرد کە بگات بە ئامانج بگات بە بەختەوەری بەڵام بەداخەوە نەگەشتن بە بەختەوەری. ئەو تۆزە ئامانجێش کە میلەتی کورد بووی ئەوە بە بۆنەی دەسڵاتی کوردی لە دەستیدا وەکو بۆ نمونە خوێندن لە پێش ڕاپەڕین خوێندن مرۆڤەکانی دەگەیان بە ئامانج بەڵام لە ئێستادا خوێندەواری هیچ بەهایەکی نەماوە لەلایەن دەسڵاتی کوردیەوە
وەکوە بینین کە چەندین خوێندەوار کە پلەی باش و پلەی نایابی بەدەست هێناوە ئێستا کرێکاریشی دەست ناکەوێت لە وڵاتەدا بەڕاستی ئەبێت ئەمانە بە خۆیاندا بچنەوە ئەمانە زۆر ستەمکارن بەڕاستی بڵێم سەدام حسەینیش قەت بەقەو ئەمانە ستەمی لە میلەتی کورد نەکردووە هیوادارم بە خۆیانە بچنەوە سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ جەنابی شێت خوار لەگەڵ خۆشەویستان لەو بەڕێزانەی کۆمنتیان نووسیوە کاک عەتا شێخ جعفەرە ئەڵێ ئەو مستەشار و بەکرێ گیراوانەی لە سەردەمی بەعز بە ئامانج نەگەیشت بوون دوای ڕاپەڕین بە ئامانج گەیشتن بەکر شۆرێ نووسیوێتی ڕاپەڕینمان کرد بۆ ئازادی نیشتیمان نەک بۆ فرۆشتنی دڵزار عەبدولقەهار دەستخۆشیەکە سوپاسە دەکەین خوشی بەڕێزی ئەمەی ئەڤین حەمەژ هەر دەستخۆشیەکە سوپاسە دەکەین دەستی ئێوەش خۆش بێ بەڕێزان دیارە قسەمان ئەمڕۆ لەسەر ڕاپەڕینە ڕاپەڕین خۆی بۆ خۆی گۆڕانکاریەکی جەوهەری و گرنگ بوو لە ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ڕاپەڕین توانیوێتی زۆر شت لە ژیانی مرۆڤەکان بگۆڕێ و ئەو زوڵم و زۆرداری و ناعەدالەتی لە ڕابردووە لەلایەن بەعسەوە ئەنجامەدرا دەرهەق بە خەڵکی کوردستان ئێستا پێچەوانەکەیەتی خەڵک بە ئاسوودەی و خۆشی ئەژی بەشێکی تری هاوڵاتیانی کوردستانیش پێیان وایە ئەوانەی کە ڕاپەڕینیان کرد بە هەڵەدا چوون چونکە ڕاپەڕین کراوە بۆ کۆمەڵێک بەرپرس و دز و تاڵانچی کە لە ئێستەیە بەرهەمی ئەو ڕاپەڕینە ئەخۆن. کاک جەلال لە کەرکووکەوە. بەڵێ کاک جەلال. السلام عليكم كاك محمود. عليك السلام ورحمة الله كاك جلال. والله كاك محمود جان براسي وراپەڕینە مێژووی نووسێتەوە بەڵام شێت کردی شێ خواردی زۆر بەداخەوە نالێم لە کەرکووکش ئەمانە کات خۆی کات دوای 2003ەوە دوای پرۆسەوە دڵما خۆش بوو کوردایەتیمان ئەوە دڵما خۆش بە کوردایەتیەوە دڵما قوربانەمان تازات لەناو خاچی کوردینە کەسیان ڕزگا کرد کەسی بەرهەمەکان بەس خەریکی شەواڵ پیسی دایان پیسی ئەوەی خوا پێی ناخۆش بوو لەکە بۆیان کرد بین قەومەتیەکان بین کورد و عارەبووانە ئیلا ئاخری ئێستاش وڵی نازانم چی بڵێم ئەوە خەباتیان هەیە من داواکارم لە بەڕێز مامۆستا ساڵێ بابیر تاکە سەرگەردەی کوردستانە من ئەوە نالێم خی گەورە بیپارێزی بەو خوایە بەس ئەوەی لێ چاوەڕێخنین ئەگەر نامانە کەرامەت کوردیان شکان بەخوا برا گەورەی گیان نابەخسە نابەت مزاهرە ناهیچ یعنی هیچیان دابەسە نییە خوا گەدارەکە ئەم هێزە حەشمەشاژەوە وا ڕایەنە پێ ناکریای ئەوە ناکردە بابەکان ڕایکیشن سارەکان بەپێش شپەکان سڵێدا یعنی وا کەرامەت کوردیان شکاندووە یعنی نازانم حیفەمە ئەمانە سەرکردەی کوردستان بەڕاستی منەوە نانەگەر ڕێزمە دەستخۆش بەخوا من بە زۆڵە کوردیان زانم دەرەگە ڕێز مسلمان بۆ بەناوبێنم سپاس بۆ تۆش کاک جەلالجان دەست خۆش بێخوا سپاس چاوەکەم باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیەوە ئەو کاتت باش کاکەمە هەموو کاتت باش باوکی محەممەد زۆر سپاس خاڵی ڕازێبی زۆر سپاس برایەکەم هەموو میلەتێک لە دنیادا کە ژێر دەستێ شۆڕشێک دەکا یا ڕاپەڕینێک دەکا چەند ئامانجێکی هەیە بەڕای من ڕاپەڕینی کوردستانیش لە پاڵ ئەو هەموو شۆڕش و ڕاپەڕینانەی دنیادا یەک جیاوازی هەیە جیاوازەکەی ئەوەیە ئامانجەکانی ناتەبی هەتا برین ئایا ئامانجەکان پارێزگاریان لێکراوە یاننا بەرپرس ئەبەن باڵاکان دەرێم ئەوانە بەڵێ بە تەرکیب لە هەندەران بوون تێرای لاستەقیان لە پێ بوو ئاوارە بوون کەسیان لە بۆ نەدەکرد حتا کەسانی ناحزبەکانی خۆیان فەرموو ئێستا هەموو بوونە ملیارلێر ئامانجەکەی بۆوانە فەضڵ و فەض تێکاوە منداڵە بەرپرس هەرمەی دەزانی هەرێمی کوردستان لە خەریتۆ لە شوێنەرە ئێستا هەیتیان لە دایک نەبووە پۆستیان بۆ دانراوە هەیانە نەگەیشتوە بە 18 ساڵ پۆستیان بۆ دانراوە برایەکەی و چەندین موچەشی هەیە دەوروبەری بەرپرسەکان خزمەکانیان یا حیمایەکانیان بەڵێ بۆوان ئامانی فەضڵ و فەض پێکاوە هەرچیان بێوێتن ئەوە بێحسابە لە ژیاندا بەڵام میلەتی قوربەسەر دوای 30
30 ساڵ گاڵتە نییە کاکە محمود گیان ڕبع قەڕن شتێک زیاتر لە دنیادا بە ڕبع قەڕن ینی چەندین اکتشافات دەکەن لە دنیادا ئێمە تەنها کارەبایان لەسان کارەبا بابەتی مۆلیدا زۆر احتیادیە وەرزێک دوو وەرز ئۆکێ هەتا ئەتوو حکومەت بە خۆت ڕادەگەی و چارەسەرەکەت و عیلاجەکەت دێتە پێکات 30 ساڵە کارەبا بیریان لە چاکردنی نەکردیتەوە ئەوەش هۆکاری هەیە ئەبەر هۆکارەکەی قازانجە لە بۆ باغەری خۆیان برایەتی من نەود لە 35 دۆلار بوو ئێستا 70 دۆلارە مچەبڕینی هەست ئێستاش هەر برین یعنی هەندێک نادات پەروەری و دزی ئەو دەسەڵاتە دەیکاتن یعنی بەرد بەدەنگ دەینیتن ئەو ئەتۆ وەرە سەر ئازادی توخوا 10 ساڵ پێش ئێستا کاکە مەحموود سەپانەوەتی خەڵک پێوێرا ڕێشی بێتەوە هی دەوێت هەزاران ناو ناتۆڕەی لێدەنگرا لە ئەوروپا کە دوورە لە ئیسلام و بە هیچ شێوەیەک یەک قانونی ئیسلام لە حکومڕانیان دانیە کەس ڕێگە لە خەڵک ناگرێت سیمای ئیسلامی خۆی بهێنێتەوە ئێرە ئیدعای ئیسلامن لە بۆ دەکا وەزارەتە چێ بە ناوی ئەوقاف و شؤونی ئیسلامی خەڵکت هەیە کە بە سونەت ڕیشی دێتەوە ناهێ لە ڕیشی علاماتی ئیستفهامن لە سپاست دەکەم راکەی من سپاست دەکەم کاکە محمود ئەگەر عەفوم پێ بنوێژی زۆر بە کورتی کاتی بانگە هەر زۆر بە کورتی خۆی گەورە لە خۆشبەختی ئینسان لە قورئانە دەفەرمی الذي أطعمه من جوع وآمنه من خوف واتە برسێتی و ئەمن و ئاسایش ئەو ملەتەش بە ئازادی خۆدەنگ هەڵبڕی نە ئاسایشیە و نە ئازادیە ئەو حاڵی وەزعەکەشە لە موچەی و لە بوزەرانی و خوا لێ ڕازی سپاس بۆ جەنابەت ئەگەر باوکی ئەحمەد ئیزنمان بدا بانگ لە پێشترە سپاسی هاوکاران مەکەم ئێستا کاتی بانگی خەوتنانە بانگی عیشایە با گوێبیستی بانگی عیشا ببین دواتر دێمەوە خزمەتە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح
حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت محمدا الوسيلة والفضيلة وابعثه المقام المحمودا الذي وعدته وارزقنا زيارته وشفاعته إن شاء الله. ئەچمۆ لای پەیوەندیەکان خۆشەویستان درێژە بە بەرنامەکەمانە دەین و کاک پۆڵا وەرەگرم لە شاری هەولێرەوە. سڵاوی خوا لە جەنابت کاک پۆڵای ژیان لە خزمەتتە. لەپاس هەر سۆرسێکی سەرداری ئەگەر ملەتی کوردی ویسایە سەرکەوتوتر بێ ئامانجەکان بپێچێ و پارێزگاریشی لێ بکات دەبایە سۆرسێکی ڕۆشنبیری بکرابایە کاک مەحموود. سۆرسێکی ڕۆشنبیری نەک سیاسیەکان کە لە ئەسکەوتەوە هاتنەوە بەداخەوە هیچیان پێ نەبوو لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ئیدارەدانەوە لە ڕووی هاوسەنگی ئیدارەدان لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پێشکەوتنی کەسەکان پیشەسازی تا دوایی هیچیان پێ نەبوو و ئێستا هیچیان پێ نییە کەواتە ئەنجامی سۆرسی تەکداری بەدێ بوونی سۆرسێکی ڕۆشنبیری دەخۆزرێتەوە لەلایەن کێ دەخۆزرێتەوە لەلایەن ئەوانەی کە هەڵپەرستن بە ناوی کوردایەتی بە ناوی نیشتیمان پەروەری خوێنی دەیان هەزار ڕۆڵەی کوردیان بە پیرۆدا ئەوە لێرە خاڵێکی گرنگە چونکە بەداخەوە ئێستا سیاسیە من بیرمەندێکم ڕێزم هەیە بیرمەندێک نیشتیمان پەروەرێکی بێلایەنی دڵسۆز دادپەروەرێک مامۆستایەکی ئاینی بێلایەنم نەدیوە لەگەڵ ئەو سەرکردانە تا ئێستا ئەوەی دیومە یان بەداخەوە ملکەتە بۆ حزب کەواتە پەیامەکان گیان دەبی وشیاری هەموو سینەکانی لەگەڵ بێن نەکرا حاڵێکی تر ئامانجەکان لە چێن برای بەڕێزم سەرەتاییترین ئامانجیان ئازادی بە سەمکە فراوانەکەی بوو ئازادی خاص و گەل دادپەروەری کۆمەڵایەتی شەفافی لە دادپەروەری دارایی و ئابووریکە هیچی دەبینین نا وە خۆراکێکی تریش کەسوونەوە بەغدا بە هەلهەلە لێدان بە سەماوە وەک نەبی و بدی عێراقیان بوو دیات ناوە وایی بە ئیرادەشکاوی ڕاویان نان تا ناو هێڵی شەش کا کەرکووکە جوانەکەی من و تۆ کا داق و قەسا کا گوڵاڵە و مەخمور و چەنگال کە دەیان گوت یا کوردستانیان نەمان کە دەیان گوت حەمرین سنوورمانە ئەوێ پێیان دەڵێن ئێستا سنوورەکەتان لەکوێیە سنوورەکەتان ئێستا بووە ناو هێڵی سی و شەش ئەو هێڵی سی و شەش سەی پڕتان کرد لە عەگالی ڕەش ئەو عەگالەی لە بێتی و هۆزە و سکرێت و ڕوومادی هێناتان داناسی بە خزمەتکاری و عەبا هەڵگرتنەوە دەکەین برای بڕێزم ئەگەر میلەتێک کە سەرکردەی نەبی دڵسۆزی نەبی وا ئامان وا ئاوات وا پەیڕە و ڕێبازی وەکو میلەتانی تر بەرەو ئامانجەڕوونەکانمان بچین نابینین بەداخەوە دووبارە ڕێزم بۆ کەسوکاری شەهیدانی سەربرندی ڕافەڕین بەچیمان نەبن چونکە دڵنیابن لێژوو سەلماندوویەتی بچووکەکان هەرگیز داتوانن ئیرادەی خاوەن بەهاکان ڕازگۆکان کۆمەندەکان بشکێنن ڕۆژان ڕۆژی لە دوایە دەبێ خۆیان و خائینان ئەوانەی ملت زۆر سپاس کاک پۆڵایجان دەست خۆش زۆر سپاس بۆ جەنابەت خوا لەگەڵ مام عەلی وەرەگرم لە شاری کەرکووکەوە
السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی ئەو بەرنامەی لێکەم حیاتم بەرنامەکە لەسەر چییە؟ سپاس دەکەم باسی ڕاپەڕینەکەین مام عەلی. بەرێ یعنی چەند کەس پەیوەندی کردووە لە ڕاپەڕین خەڵک بە هەماسەیەکی گەرم و بەدرێکی خۆش و ڕاپەڕینی کرد بەلا هەموو کەسێک ئەرێ بەداخەوە ئەم بەداخەوەی مانای چییە؟ دەبێ ئیسپات گەنمانایکی ئەم بەداخەوەیە یعنی بزانە سیرکە کەس خۆشی نەدی لەم ڕاپەڕینە گەلێک شەهیدماندا گەلێک دەدامەتیمان کێشا گەلێک ڕزیل بووین گەلێک ینی باسی تەوسانمانێوە کە ڕزگار بین باسی ئەوەی لەگەرێ بوو تێرێ کرد بەڵام ئێمە تەخەشمان لێ کرد هەموو شتێکمان کرد با ئیشی ئەدا پێمان بەڵام ئەمانە بەس بە خود ئەمان کوژن یعنی بە کەموچەیی ئەوەی ڕاپەڕین بەبیری بێ هەمووی ئەرێ بەداخەوە یعنی بەداخەوە بەڕێزەکە مانای زۆرە ماناوایە بەداخۆ بریا نەمان کردایە بۆ ئەوە نەمان کرد هەندێک بەرپرس هەندێک مەسئولی نامەسئول خۆیان پێ دەوڵەمەند بکەن کەرکووک بفرۆشن 400 ملیار دۆلاریان وەرگرت خوێنی ئەو شەهیدانە گشتی بە فیرۆ ڕۆی لەسەری داعاش خوانی کەرکووک چی نەهات لە 151 خاکی کەرکووکیان لەدەستدا بۆچی بۆ تموحی یەکتری کەس حساب بۆ کەس ناکە هیچ کەس حساب بۆ کەس ناکە هەر کەسە گیرفانی پڕ بێ لایەنێکی سیاسی ئەرێ ئەگەر لێم گەڕن من برا گەورە بم تاکێکم ئەگە من برا گەورە نەبم تێکی ئەدەم بەڵاتوو نابێت و هەم برا گەورە بێت و هەم برا گەورەیەک بووی برا گەورە بی دەوێت لە برا گەورەی بزانی توانی ئەمانە کاوەیان شوێنی ئەو سەرکردانیان گرتوۆتەوە کە خوانیان خۆش بێ یعنی عشایری بەکاردێنە ڕقەی عشایری پێنج ساڵەکەوان گیراوە لە دهۆت چ تۆمەتێکیان بۆیان هەڵبەساوە یعنی منارێک ئەزانێ ئەوە تۆمەتە منارێک ئەزانێ ئەوە تۆمەتە و ڕاز نییە حکومەتی بەحث زەمانەوە فێر بوو حکومەتی بەحث زەمانەوە فێر بوو ئەمانە بریا بە بریای خوایە کەس ئەو ڕاپەڕینەی نەکردایە کەس ئەوەی نەکردایە کورد گشتی پەشیمانە چونکی بۆ لە سایی ئەو دارەوە بەری نەگرت گەڕایشی نەگرت دارمان بەخێو نەکرد ئێمە دارمان بەخێو کرد لە بەرەکەی دانیشتین کە سێبەرەکەیشی بۆ ئێمە نییە گەراکەیشی بۆ ئێمە نییە گشتیان بە نەخ و پۆخەوە خواردیان و بردیان بۆ هەندەران قورسۆ فەقیرە ئەم ملەتە بە سوزمانە ئێسار بە موچە و بە تارەکە موچە و سار پارێ سارەکە پێنج موچەی داوە پێنج تو وەرە خاوەن ئایلە بی پێشمەرگە بی فەرمانبەر بی پێنج موچە بدەی بەڕێزەکەم ئەمانە هەچەندێ پێیان بکەی وەی دز هەچەندی شتێ بکەی گوێی لێ نییە چونکی دزە ئەمانە جوانێنێ چیان تێکن جوانێنی حیاتەکەم دەخۆشی ئەو بەرنامە جوانە لێکە سپاس دەکەم مام عەلی گیان دەست خۆش بۆ پەیوەندەکەت سەرکەوتوو بیخوا لەگەڵ ئەچمە لای کاحەمەد ڕەشید لە ژاراوە مامۆستا محمودی بەڕێز هێوارەت باش هەموو کاتت باش کاحەمەد ڕەشید زۆر سپاس خوای لە تۆش و ستافەکەش سلاوی خوا لە جەنابیشت بێ بەڕێزی وەڵڵاهی جا مام عەلی ڕێزم بۆی هەیە ئەوی دەمزانی لە بیری بردمەوە بەڵێ فەرموو بەڕێزی کاکی بەڕێزم ئامانجەکانیان زۆر چاپارەستۆ دەسەڵات بەڵێ بەس بۆ خۆیان تێگەیشتی بۆ مەسلحەتی خۆیان تێگەیشتی بە ناوی کوردایەتیەوە بە ناوی وەتەنیەوە ئەوان ئیسی چاکیان کردوارە وەڵا باشترین ئامانجیان پێکەوە بەڵام من پرسیارێک لە جەنابەت دەکەم من نەخوێندەوارم بێجگە لەو سێ حیزبەی دەسەڵات چەند حیزبی هەیە مەعارەزە چوار حیزبی دی هەیە بگرە شەش بەڵێ تێگەیشتی باشە بەم هەموو حیزبە و ئەم هەموو میلەتە ناڕازیە کە ئەلعان سەرژمێری کە ڕاپرسی بکە 180 میلەتەکە ناڕازیە دەیتخوا بۆ هەموو خەڵکەیەوە کە بە 6 حیزبەوە نەتوانن سەرافەتی ئەم هەموو میلەتەی بکرێ ڕێک بخرێ بتوانن بە یەکەوە بەدەسەڵات بڵێن هەرتا ئێرە مەجالەت هەیە کوردستان بە تەنها ماڵی وە نییە ئەو تەراتێنەی تێدا بکەن ئەو سەروەتەی بێروبێدادن یارەبی دەستیان خۆش بێ هەقی خۆیەتی بەڵێ ئەمن ئەوەندەم هەیە چ دەفەرمووی تا جواب بدەم زۆر سپاسە دەکەم کاک حەمەد ڕەشید دەست و چاوت خۆش بێ بەڕێزی سپاس بۆ وتەکانت خوا ئاگادارت بێ خەدیجە موراد نووسیوێتی
ڕاپەڕین ئاوات بوو بۆ کورد بەڵام هەر کوردی خاین بەلوود بەرزی لە ناوی برد و سەرۆکێکی نەزان داهاتووی کوردی لە ناو برد. ڕاپەڕین جێی خۆی گرت بەڵام سەرۆکێکی گێل و نەزان شێواندی بە هەزار زانە چاک ناکرێتەوە. بەرداوامم لەگەڵتان خۆشەویستان. کاک ئیسماعیل وەرەگرم لە ڕانیەوە ما قبل ئەخیر پەیوەندی. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك إسماعيل جناب چۆنی سپاس دەکەم. الحمد لله لخير زيادة. ماوسە لەبارەی و تەوەرەی بەڵێ ئایا توانرا پارێزگاری لە ئامانجەکانی ڕاپەڕین بکرێت؟ بەڵێ والله طبعا ئەو ڕاپەڕینە هەر هیچ ئامانجەشی نەک هەر ئامان هیچ نەهاتە دی هەتا پارێزگاری لێ بکرێت. چکە خەڵکی کە ئەوە ئێمە مەسەل کورد ئەوانە کە ئەویان کرد ڕاپەڕینیان کرد بخوای بۆ ئەوە نەبوو بەحەقەت کەوەشی مەسەل کوردی هەیە ئەمە لە کۆلچی ڕەوینەوە بە سەربەرازی داکەتین. بەڵێ ئێمە بۆ ژیانێکی خۆش بۆ سەربەستی بۆ ئازادی بەڵام بەحەقەت ئەوانە هیچیان کەمتر نەکردیە لە خراپە لە ڕژێمی بەعەس. بەڵێ چکە تەماشا دەکەی بەڕاستی لە چوە یعنی با بڵێین وەرە باشتریان کردووە لە سەدام. ئەگەر لە ئازادی تەنها بانگەشە بووە لە بانگەشە بەدە هیچیان نەکردووە. ئەگەر سەدام خەڵکی دەگرت و دەکوشت بەڵام ئەوانە خەڵک دەگرن و دەستکوژن و برسیشی دەکەن سەرڕای ئەوانە تەماشاکە یعنی ئەبینی سەرڕای ئەو هەموو زوڵمەی کە لە خەڵکیان کرد کە بوختان بۆ خەڵکی دەکەن لەوێ خەڵکی دەگرن لەسەر ئازادی کە داوای بانگەش ئازادیان دەکرد بۆ خۆیان کە ئازادی و بیر و ڕادەربوونێت لەسەر ئازادی بیر و ڕادەربڕین 6 ساڵ زیندانی دەکرێت تۆمەتیشی بۆ هەڵدەبەستێ ئەوسی خودێ بۆ وڵاتان. ئەو کەسانەی کە ئەو کەسە بوون کە چاوەڕوان بوون کە کورد کەسێکی بێتە سەرحکم کە سەرۆکەکەی کورد بێت وان دەزانێت کە سەرۆکە کورد بێت یعنی ئەوە ئازادی بەرپا دەبێت. بەڕاستی لە ساوی خۆمادی کە تەماشا دەکەین چۆن چیان لەو خەڵکەی کرد کابرایەک نەفەر دەگرێت تیرۆری دەکەن هەوڵی تیرۆرکردنی دەدەن کە ئەو دکتۆر غالب کە بۆ نمونە بینینەوە سێ کەس دەگرن دوایش بە یەک تەلەفۆن بە هەڕەشە بەری دەدەن بە هەڕەشە کە هەڕەشە بە حەقەت لەو لای لە هەڕەشیان لێ دەکەن دەکا خواتابان کە دەبێ ئەو کەسانە بەر بدرێن ئەگەنا نابی بێنەوە هەولێری یعنی تەماشاکە یعنی ئەوە ئازادیەکە بوو کە ئەوان بۆ خەڵکی کوردستانیان فەراهەم دەهێنا ئەو ئازادیەکەیە. بەڵێ دەست و چاوت خۆش بە کاک ئیسماعیل جان. ئەگەر خەڵک بوێری هەر مەجالی هەبێ بخوای دووبارە ڕاپەڕین دروست دەکاتەوە وازەحە بەس مەجال هەبێ. دەست و چاوت خۆش بێ زۆر سوپاست دەکەم مەمنون بۆ پەیوەندەکەت کاک ئیسماعیل جان. ئەچمە لای کۆتا پەیوەندی کاک عەتا لە مەسوەیەوە وەرەگرم لە قەراخەوە. کاک عەتا گیان براگیان بەڵێ گیان فەرموو. گیانەکەم سلام علیکم. عەلەیکە السەلام ورحمەة الله وبرکاته. کاک عەتا گیان با قوربان و برای بەڕێزی لە خزمەت. وڵی تەوەرەکەت لەسەر ڕاپەڕینە. بەڵێ ئێمەش وەکو خەڵکی مەسوەی قەراخ ڕاپەڕین بە شتێکی پیرۆز بە شتێکی چاک بە شتێکی باشمان زانی ڕاپەڕینمان کرد ڕاپەڕینمان کرد کۆمەڵێک شتمان لێی دەستکەوێت سەر بەخۆی بۆ کوردستان ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەس بەداخەوە ئەمانە کارێکیان کرد هەموو شتەکانیان گەڕانەوە بۆ خاڵی سفر. ئێمە کە کاتێک لە لادێ دانیشتوین ماڵەکانمان کرد بە دیوەخانەکانمان کردوو بە ئوتێل بۆ ئەوان ماڵەکانمان کرد بە مەدعەم بۆ ئەوان دە پێناوی ئەوە کە ئەمانە پیاو برن ئەمانە کەسێکی شۆڕژگێڵ کەسێکی قارەمان وانی وا خۆیان پیشانەدا ئەنەما ئەمانە کەسێکی شۆڕژگێڕ و کەسێکی قارەمان و کەسێکی یعنی کورسپەروەرن بەس بەداخەوە ئستاتێ کوڕی بەرزانی کۆمەڵی ڕۆژنامەنووسی گرتووە
ئەڵێ ئەمانە تۆمەتی سیخوڕیان بۆ یعنی ئەداتە پاڵی بەڵێ ئەی خۆی باسی خۆی بۆ ناکا کوڕی بەرزانی کە خۆی سیخوڕی 15 وڵاتە بەناوی کەس نەبێن کاگاتا گیان تکاکەم وەڵامە ناوی خەڵک ببرێ باشە چونکە کابرا تەماشاکەی ڕۆژنامە نووسێک داوای مافی خەڵکەکە داوای موچەی خەڵکەکە داوای ژێوی ژیانی خەڵکەکات ئەو پێی ئەڵێ سیخوڕ کاگاڕن بۆیە ئەڵێ دار بەر زۆرکە یعنی با من خزمەتێکم ئەم ڕێگەی عەدالەت و دادپەروەری و دادگەریە ڕێگەیەکی زۆر سەخت و دژوارە یعنی ئەوەی کە نیەتی هەبێ نیازی هەبێ لەم ڕێگەیە بەردەوام بێ دووچاری تۆمەت و کوشتن و ڕفاندن و هەموو حاڵەتەکانی حاڵەتێکی ئەمنی و ئاسایشی ڕووی تێکا بۆیە ئەو پیاوە بە ڕێزانەی کە ئەمڕۆ ڕوبەڕووی دادگا کراونەتەوە بۆ شێوازە نەعەدالەتیە وەک باس ئەکرێ کە خۆی لە خودی خۆیشیا وایە ئەوە ئیشەڵا خوایەک هەیە لە ئاسمان ئاگداری ئەو ناعەدالەتیە هەیە وڵی تر خوا ئەمەیان بەسەرەوە نەبا ئیشاءڵڵا ئێمە وەکو خەڵکی مەسۆی قەراغ صاحبی 49 ئەنفالین صاحبی 16 شەهیدین شەهیدی سەرکردار بەڵێ والله ئیساتێش تەماشاکەی بەعزێ دێ لە چواردەورمانە والله مەزبەحی ژنان و پیاوانیان جیاوازە ئێمەش کە صاحبی 49 ئەنفال و 16 شەهیدی سەنگەرین ئەتا ئیساتێ بیرێکی ئەرکەوازی یعنی ئاو سەرچاوی ژیانە بۆ ئەو دێ ئێمە ئەتا ئیسە بیرێکی ئەرکەوازیمان پێ ڕجوان نەبیناوە کە ئاوەکەی بخۆینەوە ئەو سەرچاوی ژیانە بۆ ئینسان دەسوچا و خۆش بێ سوپاسە دەکەم بۆ پەیوەندێکت کاک عەتاگیان هیوای لە ساغی و سەلامەتیتان بۆ خوازم ڕێزی تایبەتیمان هەیە بۆ منتیقەکەت خۆشەویستان و بەڕێزان بەرنامەی دوانگەی خەڵکتان پێشکەش کرا لە دوعای خێر بە بەشمان مەکەن تا ئاڵقەیەکی تریان بەرنامەیە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بخير